یەکێتی نیشتیمانی لە نێوەندگیریەوە دەیەوێت بەڕێکەوتنێک لەگەڵ پارتی فیکەی کۆتایی بۆ کاراکردنەوەی پەرلەمان لێ بدات. بەپێی زانیاریەکانی پەیام مەکتەبی سیاسیە و حیزبە بڕیاری داوە بەشداری بانگەشەکانی ڕیفراندۆم نەکات تا لە پەرلەمانەوە یاسا بۆ ڕیفراندۆم دەرنەکرێ. بزوتنەوەی گۆڕان گڵۆپی سەوزی بۆ یەکێتی هەڵکردووە بە زۆرینەی دەنگ پەرلەمان کارا بکاتەوە، چونکە ئەوان هێشتا هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم ئامانجی یەکەمیانە لە کاراکردنەوەی پەرلەمان کە ئەوەش لای پارتی قبوڵ نییە. لە دوای کۆبوونەوە هاوبەشەکەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان مەکتەبی سیاسی یەکێتی گەیشتووەتەوە بڕوایە بەبێ بزوتنەوەی گۆڕان پەرلەمان کارا بکرێتەوە، لەسەرەوەش لەگەڵ پارتی پێکهاتووە. بە ڕۆڵی یەکێتی هێزێکی کاریگەرە بەداخەوە ئەو ڕۆڵی کە پێویست بۆ یەکێتی لە بەردەستدابوونی وەسایلەکانی بیبینێ بە قەناعەتی من وەک پەرلەمانتارێکی یەکێتی لە ڕابردوودا نەیبینی و واتە یەکێتی لە ڕۆڵی نێوەندگیرەوە پێویستی ینی پێگەی یەکێتی مەکانەی یەکێتی وا بووە پێویست بۆ یەکێتی وەکو لە ڕابردوودا سنتەری قرار بێت. لەم دۆخەی ئێستادا بەداخەوە یەکێتی سنتەری قرار نییە. بەپێی بەهێزترین سیناریۆ کە وردەکاریەکەی دەستی پەیام کەوتووە زۆرینە دەیانەوێت لە کۆبوونەوەی یەکەمی پەرلەماندا سکرتێرێکی نوێ بۆ پەرلەمان هەڵبژێرن و جێگر و سکرتێر کۆبوونەوەی یەکەم بەڕێوەبرن کە تەنها فراکسیۆنەکانی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بە فەرمی بەشداری تێدا ناکەن. لا کۆبوونەوەکانی داهاتووشدا سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمان هەڵبژێرن. گەرچی کاراکردنەوەی پەرلەمان بەبێ بزوتنەوەی گۆڕان بۆ یەکێتی نیشتیمانی ئاسان نییە، بەڵام چارەنووسی ڕێکەوتنەکەی نێوانیشیان یەکلایی دەکاتەوە. بزوتنەوەی گۆڕانیش ئەو جۆرە کاراکردنەوەیە بە تەواوکەری کودەتاکەی پارتی دەزانێت بۆ سەر پەرلەمان. تا ئێستا دکتۆر یوسف حەمەد سەرۆکی پەرلەمانە، سەرۆکی شەرعی و هەڵبژێردراوی پەرلەمانی کوردستانە. هەر کۆبوونەوەیەک بەبێ دکتۆر یوسف، هەر کۆبوونەوەیەک بەبێ گۆڕان، هەر کۆبوونەوەیەک بەبێ ئیجماعی لایەنە سیاسیەکە من ئازانم تاواوکردنی ئەو کودەتایەیە کە پارتی بەسەر پەرلەمانە کردیوە. بە جۆرێکی تریش دوای ئەو کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان کە هیچی لێ سەوز نەبوو، هەر کۆبوونەوەیەک یەکێتی بچێتە کۆبوات، هەر کۆبوونەوەیەک بەبێ گۆڕان یەکێتی تیا بەشدار ببن و ئازانم ئیعلانکردنی هەڵوەشانەوەی ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان. نزیک بە 2 ساڵە پەرلەمانی کوردستان لەلایەن پارتیەوە داخراوە بە بڕوای بەشێک لە شارەزایانیش ئامانجی پارتی لە کاراکردنەوەی پەرلەمان دواخستنی ڕیفراندۆمە لە ڕێگەی پەرلەمانەوە و دوجاریش دواخستنی هەڵبژاردننی پەرلەمان کە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و سەرۆکی هەرێمی بەدوا دێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.